هر نعمتك بلاشتەوە دیارە بە ماڵتەوە دیارە فەمین الله لەخواوەیە. شانازی نەکەی، جوانێکەتی خۆت نییە، تەندروستی لاشەتی خۆت نییە، هەناسەی طەبیعیتی خۆت نییە، بوونی دایک و باوکتی خۆت نییە، بوونی مناڵێکی ساڵح و ژنێکی ساڵح لە ماڵەوە هی خۆت نییە. فەمین الله. ئەگەر بۆ تروسکاییەک بۆ دەقەیەک خوا نیعمەتەکانی خۆیمان لێ بگرێتەوە قەسەمەن بیللا بە هیلاکەچین ڕسوا ئەبین. بەس فەڕایی ناو دەمت لێ بگرێتەوە تۆ چیەکەیت؟ زمانت بە بن مەڵاشوتەوە ئەنووسێت، داتوانی قسە بکەیت. بەس ئاوی میزەڵانت لێ بگرێتەوە میز نەکەیت، چیەکەیت؟ يا أيها الإنسان ما غرك بربك الكريم. سەتەها گەنجی وەکو من و تۆ ئێستا لە سکێوە سۆندەیەکی پێوەی لەیەوە سپیساییەکات، لەیەوە میزەکات. گەنجی وا هەیە حەبل شەوتیەکەی پچڕاوە، قەسەمن بیللا دایکی بە پەنجا بە حوقنا پیسەکەی بۆ دەرەکات. والله شایەدی مەوزوعم. وما بكم من نعمة فمن الله. خاوەن هەر نیعمەتێکی هی خوایە، هی خۆت نییە، خودی خۆتی خۆت نیت. إنا لله وإنا إليه راجعون. ئێمە هی خۆمانین، هی خۆمان نین. کێ حەزەکە جگەرگۆشەکەی بمرێت؟ کێ حەزەکە دایکی بمرێت؟ ئەگەر خۆمان خاوەنداریەتیمان لە خۆمان بکردایە قەسەمن بیللا من نەمەهێشت قەت دایکم بمرێت، قەسەمن بیللا نەمەهێشت. یعنی بەڕوحم وایە بە هەرچیە وایە نەمەهێشت لە ژیانما دەرچێت، خودی خۆم نەمەهێشت بمرم. بەڵام إنا لله وإنا إليه راجعون.